منی ژەمێوەکو خەڵک کاکە مناڵم هەبێ مناڵ بۆ تێناگەی تۆش باشە بۆ ئەوە پەلەکەی دە پەلەمەکە بە قوربان تو ویژدانە من پەلەم کردووە دەدانە ساڵە من چاوەڕێی مناڵم کاکە بە شەرعی هێنم خۆ عیب نییە خەڵک مناڵی هەیە بۆ من نەمبێت ژنێنم و باشە بە قوربان باشە حەزی لە مناڵە تۆ دەرفەتێکی کە بە خێزانەکە و بە بچنە لای دکتۆرێک من خۆم دکتۆرێکی باش پێزانم زۆر زیرەکە فاسێ بکەن ئەو کاتە بزانین چۆنە بێ دەرفەتی چی و دکتۆری چی بە قوربان من 50 دکتۆرم پێ کردووە کە مناڵی نەبێت چی بکەم تەواو من قەرارم ماوە ئەم دەرفەتە لە کیس خۆم نایەم ئەو ژنە عەرەبە ئەهێنم و هەرەهێن کورە دەدەست مەکەرە بە جووتە هاوێشتن بۆ ئەو پەلەیە ئەم جاریان بە قسەی من بکە بچۆ بەلای ئەو دکتۆرە کە من ئەدنێرم بزانە چییە باشە کاکە جان باشە ئەچم بەسەر چاو ئەی نێرمە لای دکتۆر ئاخر دکتۆر بێ ها دوایی پێی نەوتم ئەو ژنە عەرەبە هەرەهێنم کورە خۆ ئەحەی بڵێ کاگەحمە و چکە تۆ نیوەی منیت باشە باش تووڕەمە بە بەیانێتمە لای ئەو دکتۆرە ئەو بۆ گریک چۆن نەگریم دکتۆر ئەخر بۆ چێگری بزانم بۆ چێگری دکتۆر مێردەکەم دەڵێت منداڵت نەبێت تەلاقم دەدات دۆژنێکی چیش دێنێت نەوە بەگیانەوە هەڵە تێگەشتووە با من هەواڵێکی زۆر خۆش بە تۆ بدەم چییە دکتۆر تۆ هیچ مشکلەیەک نییە تۆ ئامادەی بۆ مناڵ بوون بەڕاستە بەڵێ بەڵێ ئەوە تا بە جۆرەی هەموو فەحسەکان تۆ هیچ کێشەیەکرد نییە و ئەتوانی مناڵت ببێت خوای ناشکرت دکتۆر خوا بەڕاستە بەڵێ بەڵێ من بەڕاستمە دڵیابم بەڵێ دڵنیابە بەڵام یەک کێشە هەیە کێشەکە چییە دکتۆر پیاوەکەتم بۆ بنێرە ژوورەوە ئەمەوێ بە تەنیا قسەی لەگەڵا بکەم ئاخر کێشەکە چییە دکتۆر با بزانم نا ئەمە دوای بۆ دوایی بێ دوای هەموو شتێکە زانی بەس ئێستا پیاوەکەت بنێرە بۆران من ئەتوانم بە تەنیا قسەی لەگەڵا بکەم پس دڵنیابە منداڵم دەوێت بەڵێ بەڵێ زۆر زۆرش دڵنیابە بەڵێ زۆر سپاس سەرچاو بخوا ئەم ژنێ من تازە مناڵی نابێت ئەیادەی چی باوکەڕ ئەو عەرەبەش ناوقەی باریک بوو چی بوو مەخۆی لەوەی ژێژم ژنەکە چی بوو وەڵڵا بەشتەکانی پێدا چییە وەڵڵا دکتۆر گوتی منداڵمان دەبێت بەجددیدا دەکوا دەبێنە چی بێنە بڕۆ ژوورێ دکتۆرەکە ئیشی پێدا منی باکرد ئەحمە ئەو ویدیە لە چییە ڕێکو پێ بکەوە لای دکتۆر سلام علیکم سەرچاوم باش گەلێ دکتۆر مژدە داینەوتی ئیشەڵا مناڵتانە بێ بەڵێ بەڵێ بە تاکید بەڵام جەنابەت نا خێزانەکەت ئامادەیە بۆ مناڵ بوون هیچ کێشەیەکی نییە بۆ مناڵ بوون بەڵام کێشەکە لای جەنابتە چۆن یعنی چۆن بە پێم فەحسانەی کە ئێستا بەدەست من گەیشتووە خێزانەکەت هیچ مشکلەیەکی نییە ئەتوانێ مناڵی ببێ ئامادەیە بۆ مناڵ بوون بەڵام خەلەلەکە لای جەنابتە تۆ ناتوانانی مناڵت ببێ چۆن یعنی دکتۆر جان چۆن چۆن یعنی تۆ ناتوانانی مناڵت بێ تۆ وجودی مناڵبوونت تیان نییە بەڵام خوا گەورەیە زۆرش خۆتم تاسیر مەکە هەموو شتە دای خوای گەورەیە خوای گەورە مناڵەدا خوای گەورە مناڵە باتەوە کاکە هەیە 15 ساڵیشە زاواجیان کردو و مناڵیشیان نییە ئادێ ڕووم تێکە ئاسەیرێکم کە لێرە ژوازم لێ ناهێنی دەبێ هێڵە ژیانە لێ تاڵ کردوم کردوتە بە زەهری مادێم ئەوە لەگە چیە قساکەی کاکە خۆ من بەس خۆم و خۆتیم لێرە ئەوە نیوەکەی خۆمە خۆم دەبی خۆمەزان دکتۆر ڕدا لێکم تۆ وازم لێ بێنە کاکە جان خەفەت مەخۆوە زۆر کەس ئاوا بۆ مناڵیان نەبوو دوایش خوای گەورە مناڵی داونەتێ خۆ خابی لە ئاسەری دنیا بە خوای گەورە بە ڕەحمە دەی بە پشتیوانی خوا دکتۆر جان دەی بە ڕوخسەتی خۆت ئیشەکە نەبوو وەڵاهی باشە ئێستا بەس خۆم و خۆت بوون لێرە ئەو تۆ لەگەڵ چی قسە دەکرد نازانم ئەوە لەگەڵ ناخی خۆمە دەردی خۆم بەس خۆمی زانم دکتۆر جان مەمنونی تۆ زۆر زۆر سپاس عەزیزەتی کێشا قوربان چاوەکەم سەرچاو یەک کەلیمە قسە نەکەی یەک نەسیحەتم نەکەی هەتا دوو جوملە لەگەڵ ژنەکە ماڵێم و ئێستێمەوە قسە نەکەی
چی بوو پیاوەکە تۆ مناڵ دەبێت دکتۆر وای بێت بەڵێ دەزانم بەس خەتاکە لە منەوەیە بەڕاستە تۆڵی خۆتم لێکەیتەوە لە مابینی ژن و مێردا تێتوڵە هەیە یانی لێم جیا نابیتەوە نا باشیەکانت ئەوەندە زیادن کە خراپەکانت دیانینن لە ژیانم بەس تا مردن لەگەڵ تام تو خوا شەرم ناکەیت تەریق نابیتەوە داناوەشێ ها ئێستا چیەکە یەتی ژنە عەرەبەکە بێنی ئەرێ دەوازم لێ بێنە یەک تاڵ مووی قژی ژنەکەم ناگۆڕم بە هەموو ژنی دنیا